الفيضة لا تنسى تبليغ سلامي للنبي العربي القرشي تهامي. بسم الله وبه نستعين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله، الله أكبر الله أكبر ولله الحمد. بینەرە خۆشەویستەکانم لە کەناڵی پیرۆزی بانگەواز، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێبێت. خۆشەویستەکانم، خۆم بە خۆشحاڵ دەزانم کە خوای پەروەردگار تەمەنی پێمان بەخشیەوە لە زنجیرە بەرنامەیەکی نوێی ڕۆژانەدا لە دەیەکی یەکەمی مانگی ذیلحیجەدا بە شێوەیەکی ڕۆژانە دێمە خزمەت بینەرە خۆشەویستەکانم. واتە لەمڕۆوە کە ڕۆژی یەکەمی مانگی ذیلحیجەیە، ڕۆژانە دێمە خزمەتتان بۆ ئەوەی فەڕ و بەرەکەتی ئەم ڕۆژانە بیر یەکتری بخەینەوە و لەگەڵتان بەردەوام دەبم، بە یەکەوە جەژن دەکەین و لە یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز ماڵ ئاواییتان لێ دەکەم. خۆشەویستەکانم، ئامانجی من چییە لەم زنجیرە بەرنامەیە؟ خاڵی یەکەم، ئومێدەوارم ئەم زنجیرە بەرنامەیە سەرخۆشی و دڵدانەوە بێ بۆ هەمومان. هەموو موسڵمانان ئاواتیان ئەوەیە پێش ئەوەی بمرن گەشتی تەمەنیان ئەنجام بدەن، پێش ئەوەی بە خزمەتی خوای پەروەردگار بگەنەوە سەردانی شوێنە پیرۆزەکان بکەن لە ماڵی خوای پەروەردگار، سەردانی ڕەوزەی شەریفی پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم. لە خاڵی دووەمدا ئامانجی ئەم بەرنامەیەم ئەوەیە کە بیر هەموو خۆشەویستانی بخەمەوە کە دە ڕۆژی یەکەمی مانگی ذیلحیجە بە تەنها پەیوەست نییە بەو کەسانەوە کە حەجی ماڵی خوای پەروەردگار دەکەن، بەڵکو ئەم دە ڕۆژە دیاریەکی خوای پەروەردگارە جەل لە شەئنوه بۆ هەموو ئوممەت، بۆی کە بتوانین گەوهەر و مرواری زۆر لە ڕۆژەکان و شەوەکانی ئەم چرکە ساتە پیرۆزانەدا کۆ بکەینەوە بۆ قیامەتی خۆمان. بیرخستنەوەی گەورەی و فەڕ و بەرەکەتی ئەم دە ڕۆژە بۆ موسڵمانان و پاشان ئاراستەکردنیان بۆ ئەوەی بە چاکترین شێوە عیبادەت و بەندایەتی و کار و کردەوەی چاکیان تێدا ئەنجام بدەین و ئەم دە ڕۆژە هەمووان ئاراستە دەکات بۆی کە بە جوانترینی کار و کردەوە چاکەکان، بە خۆشەویستترینی ئەو عیبادەتانی کە لای خوای پەروەردگار زۆر خۆشەویستن ئەم ڕۆژە پیرۆزانەی خۆمانیان پێ بنەخشێنین. لە خاڵی سێیەمدا ئامانجم لەم زنجیرە بەرنامەیە ئەوەیە با لەمە دووە وەکو پێشینانی چاکی ئەم ئوممەتە بە درێژایی ساڵەکە چۆن چاوەڕێی هاتنەوەی مانگی ڕەمەزانین، بە هەمان شێوە بە درێژایی ساڵەکە چاوەڕێی گەڕانەوەی دە ڕۆژی یەکەمی مانگی ذیلحیجە بین، بۆی کە زۆرترین کار و کردەوە و عیبادەتیان تێدا ئەنجام بدەین بە ئامانجی ڕازیکردنی خوای پەروەردگار جەل لە شەئنوه و بە ئامانجی ئەوەی ئەم ڕۆژانە بکەینە هۆکارێک بۆ قوتاربوونمان لە ئاگری بڵێسەداری دۆزەخ. خۆشەویستەکانم، گومانی تێدا نییە خوای پەروەردگار تاقانەی ناو مانگەکانی هەڵبژاردووە کە بریتە لە مانگی ڕەمەزان، بە هەمان شێوە تاقانەی ناو ڕۆژەکانی هەفتەی هەڵبژاردووە کە بریتە لە ڕۆژی پیرۆزی هەینی لە ناو ڕۆژەکانی ساڵیشدا. ئەم دە ڕۆژە چاکترین و پڕبایەخترین و پیرۆزترین ڕۆژێکن بۆی کە مرۆڤی موسڵمان بیخۆزێتەوە بۆەوەی کە خوای پەروەردگار لە خۆی ڕازی بکات. بەڵێ خۆشەویستەکانم، ئێمە لەمڕۆوە لە ناو ئەو دە ڕۆژە داین کە دەتوانین بە هۆکاری عیبادەتمان بەندایەتیمان لە خوای پەروەردگار نزیک ببینەوە. ئێمە ئێستا لە ناو مەوسیمێک داین کە لە هەموو کات زیاتر دەبێت ئەم مەوسیمە
بیرخەرەوەی ڕۆژی دوایی بێ بۆ ئێمە. ئێمە ئێستا پێشوازی لە ڕۆژانێک دەکەین. ئامانجی من لەم بەرنامەیە ئەوەیە کە ئێمە بێ ئاگا و غافڵ نەبین لەم ڕۆژە پیرۆزانە. ئێستا ئێمە لە ناو ڕۆژانێک داین کە خۆر بەسەر هیچ ڕۆژێکدا هەڵ نەهاتووە و ئاوا نەبووە پیرۆستر گەورەتر لەم ڕۆژانە. خۆشەویستەکانم، مرۆڤی موسڵمان دووچاری سەرسوڕمان دەبێت کاتێکە لە گەورەی ئەم ڕۆژانە و خێر و پاداشتی ئەنجامدانی عیبادەت لەم ڕۆژانە ورد دەبێتەوە. لەم لاشەوە دووچاری خەم و خەفەت دەبیت، ئازار دەخۆیت لە کاتێکدا دەبینی کە زۆرینەی موسڵمانان غافڵ و بێ ئاگاین لەم ڕۆژە پیرۆزانە، نایان کەینە هۆکارێک بۆ نزیک بوونەوەمان لە خوای پەروەردگار. دەبینی لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزاندا موسڵمانان لە ڕووی معنەویەوە بە چەندین ڕۆژ و چەندین مانگ پێش هاتنی ڕەمەزان ئامادەکاری خۆیان دەکەن بۆ پێشوازیکردن لەم مانگە پیرۆزە کە ئەمەش لە سنەتی پاکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرچاوەی گرتووە. بەڵام پێویستە بە گرنگیەوە لەم دە ڕۆژەش بڕوانین. ئەم سنەتە لە ناو خۆماندا زیندوو بکەینەوە، چونکە چاکترین و پڕبایەخترین و پیرۆزترین ڕۆژەکانی ساڵن. تەنانەت ئەم دە ڕۆژەی سەرەتای مانگی ذیلحیجە پیرۆزترە، گەورەترە لە دە ڕۆژی کۆتایی مانگی ڕەمەزان. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکی پیرۆزی صاحیحیدا دەفەرمێت: ئەفضەل ئەیامی الدنیا ئەیام العەشر. چاکترین ڕۆژەکانی دنیا لە لای خوای پەروەردگار بریتیە لە دە ڕۆژی یەکەمی مانگی ذیلحیجە. خۆشەویستەکانم، ئەم ڕۆژانە هێندە گرنگن تا و ئاستی کە خوای پەروەردگار سوێندی بەم ڕۆژانە خواردووە. پەروەردگار جەلە شەئنوه گەورەیە و سوێند بە شتێک ناخوات کە گەورە نەبێت. والفەجر وەلەیال عەشر. خوای پەروەردگار جەلە شەئنوه کات و ساتی ئەم ڕۆژانەی دیاری کردووە. لەوەش گرنگتر لەم دە ڕۆژەی سەرەتای مانگی ذیلحیجەدا هەموو پایەکانی ئیسلام کۆبووەتەوە. تۆ دەکرێت لە مانگی ڕەمەزاندا نوێژمان، ڕۆژوومان، زەکاتمان، خێر و سەدەقە و زۆرێک لە بەندایەتیەکان کۆ ببنەوە. بەڵام کوا حەجکردنی ماڵی خوای پەروەردگار، کەواتە ئەم دە ڕۆژە و سێ ڕۆژی دواتریش وەرزی ئەنجامدانی حەجی ماڵی خوای پەروەردگارن. لێرەوە دەتوانین بگەینە ئەو قەناعەتەی، ئەو یەقینەی کە شەو و ڕۆژەکانی سەرەتای مانگی ذیلحیجە هەمووی بە واتای وشە گەوهرن، مروارین. مرۆڤی موسڵمان دەبێ بیقۆزێتەوە بۆ ئەنجامدانی کاروکردەوەی چاکە. ئەم تەوقیتە گرنگە کاکڵە و ناوەرۆکی گەردوونە. خۆشبەختی بۆ کەسێک کە دەگاتە ئەم ڕۆژانە و دەیان قۆزێتەوە بۆ ئەوەی کە خوای پەروەردگار لە خۆی ڕازی بکات. خۆشبەختی بۆ کەسانەی کە لەم ڕۆژانە بێ ئاگا و غافڵ نین. خۆشەویستەکانم، مرۆڤی موسڵمان پێویستە بە هاتنەوەی ئەم ڕۆژانە دڵخۆش بێت. ئەم ڕۆژانە وێزگەیەکی گرنگن بۆ شەحنکردنەوەی باوەڕەکەمان. دە ڕۆژی سەرەتای مانگی ذیلحیجە یەکێکە لەو وێزگە گرنگانەی ئێمە دەتوانین یەکتاپەرستیمان بەهێز بکەین. ئێمە دەتوانین هەموو ئەو تاوان و خراپانەی کە ئەنجاممان داون تەوبەیان لێ بکەین و پەڕەیەکی تازە لە دینداریمان لە خواناسیمان هەڵبدەینەوە. بەداخەوە وەکوتم زۆرێکمان بە ئەندازەی گەورەی ئەم ڕۆژانە، بە ئەندازەی فەزڵ و چاکەی ئەم ڕۆژانە لێیان بێ ئاگاین. زۆرێکمان دەیان ساڵی تەمەنمان بەسەرماندا هاتووە و ڕۆشتووە. زۆرێکمان تەمەنمان گەشتووەتە 40 ساڵ، 50 ساڵ و کەمتر و زیاتر. بەڵام تا ئێستا هەستمان بە تاموچێژی ئەم ڕۆژانە نەکردووە. بێ ئاگا و غافڵین لەم ڕۆژانە، وەک هۆکارێک بەکاریان ناهێنین بۆ عیبادەت و بەندایەتی. بەبێ گومان بە گەورە نەزانینی دروشمەکانی خوای پەروەردگار بە واتای ئەوە دێت کە ئەو کەسانەی دروشمەکانی خوای پەروەردگار بە گەورە نازانن، ئاوەدانیان ناکەنەوە بە عیبادەت و بەندایەتی. بە واتای ئەوە دێت هێشتا تەخوا لە دڵەکانیاندا جێگیر نەبووە. ذلك ومن يعظم شعائر الله
فإنها من تقوى القلوب. خۆشەویستەکانم، بە گەورەگرتنی دروشمەکانی خوای پەروەردگار تەنها لە قوربانیکردنمان، لە حەجکردنمان، لە سەربڕینمان کورد نەکراوەتەوە. پێویستە مرۆڤ سەرەتا لە ناخی دڵیدا خوای پەروەردگار بە گەورە ڕابگرێت، لە ناخی دڵیدا خوای پەروەردگار بە پیرۆز ڕابگرێت، لە ناخی دڵیدا شەرم لە خوای پەروەردگار بکات. ئەگەر پەروەردگارمان لە دڵماندا بە گەورە ڕاگرت، حەیامان لێکرد، ئەوە لەسەر ئەرزی واقعیش لە کاروکردەوەکانماندا، لە هەڵسوکەوتی ڕۆژانەماندا، لە عیبادەت و بەندایەتیماندا خوای پەروەردگار بە گەورە دەگرین و دروشمەکانی خوای پەروەردگار بە گەورە ڕادەگرین. خۆشەویستەکانم، ئەم دەڕۆژە هێندە گەورەیە تا ئەو ئاستەی ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەربارەی ئەم دەڕۆژە دەفەرمێ لە نێوان ئەهلی عیلمدا ڕاوبۆچوونێکی زۆرە هەیە دەربارەی گەورەیی و گرنگی ئەم دەڕۆژە. ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ بەراوردکاریەکی زۆر دەکات، دەفەرمێ دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان پیرۆستترین شەوەکانی ساڵن، بەڵام دەفەرمێ تاقانەی ناو ڕۆژەکان بریتیە لە دەڕۆژی سەرەتای مانگی زیلحیجە. زۆرێک لە زانایانی ئومەت لەسەر ئەم بابەتە ڕۆیشتون. هەندێک لە زانایان دەفەرمون ئەگەر هۆکاری تاقانەی دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان لەیلەتول القەدر و دابەزینی قورئان بێت، ئەوە خۆ بە بێگومان لەیلەتول القەدر لە ناو دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزاندا بیرروبۆچوونێکی زۆری لەسرە کام شەوەیانە، بەڵام دەفەرمون ئەگەر تاقانەی دە ڕۆژی سەرەتای مانگی ذیلحیجە یەک لە هۆکارەکان کە ئەم دەڕۆژەی کردووەتە تاقانە و سەرداری ناو ڕۆژەکانی دنیا، ئەگەر ڕۆژی عەرەفە بێت یەک لە هۆکارەکان، ئەوە بە دڵنیاییەوە ڕۆژی عەرەفە ڕوونە تەوقیتەکەی کاتەکەی دیاریکراوە کە دەکەوێتە نۆیەمی مانگی ذیلحیجەوە. خۆشەویستەکانی خۆم، لەسەر ئێمە پێویستە ئەم دەڕۆژە بقۆزینەوە. ئەم بەرنامەیەی من ئامانجێکی سەرەکی ئەوەیە کە ئەم دەڕۆژە بقۆزینەوە، بە فرسەتی بزانین بۆ عیبادەتی شەوەکانی بە شەو نوێژ، بە عیبادەت، بە بەندایەتی، بە زیکر و یادی خوای پەروەردگار، ڕۆژەکانیشی بە چاکترینی کردەوە چاکەکان، بە عیبادەت و بەندایەتی بڕازێنینەوە. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربارەی گەورەی ئەم ڕۆژانە لە فەرموودەیەکی شیرینیدا دەفەرمێ ما من أيام العمل الصالح فيها أحب إلى الله من هذه العشر. هیچ ڕۆژێک نییە بە ئەندازەی ئەم دەڕۆژە خوای پەروەردگار پێی خۆش بێ بەندەکەی کاروکردەوەی چاک ئەنجام بدات، لە بەندەکانیەوە عیبادەت و بەندایەتی بەرز بێتەوە بۆ لای زاتی پاکی خۆی. هاوڵان دووچاری سەرسوڕمان بوون، وتیان وەلە الجیهاد فی سەبیل الله یا رسول الله علیه الصلاة والسلام. ئایا جیهادکردنیش قیتال لە پێناو دینی خوای پەروەردگاردا، لە پێناو شەکاوەی ئاڵای تەوحیددا، جیهادیش ناگاتە عیبادەتکردن لەم دەڕۆژەدا، چکە ئەوان ئەو یەقینیان هەبوو کە جیهادکردن بریتیە لە چڵەپۆپەی هەرە بەرزیەم ئیسلامە. ئەو یەقینیان هەبوو هیچ کاروکردەوەیەک عیبادەتێک ناگاتە جیهادکردن لە پێناو خوای پەروەردگاردا. بۆ چونکە جیهاد و قیتال بەخشینی ڕۆحە، ماڵ و سەروەت و سامانە لە پێناو شەکاوەی ئاڵای ئیسلامدا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وەلە الجیهاد فی سەبیل الله، نەخێر جیهادکردن لە پێناو خوای پەروەردگاردا ناگاتە ئاس ئاوەدانکردنەوەی ئەم دەشەوە و ئەم دەڕۆژە بە عیبادەت و بەندایەتی. لێرەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جۆرێک لە جۆرەکانی جیهاد جیا دەکاتەوە، هاوسەنگی دەکات لەگەڵ عیبادەتی ئەو کەسەدا کە لەم دەڕۆژەدا و دەشەوەکانی بە بەندایەتی و بە عیبادەت ئاوەدان کردووەتەوە. دەفەرمێ إلا رجل خرج بماله وبنفسه ولم يرجع من ذلك بشيء. فەرمووی ئەم جۆرە جیهادە گەورەترە
لە عیبادەتکردن لەمدا ڕۆژەی سەرەتای مانگی دیلحیجەدا ئەویش ئەوەیە کابرا بەخۆی و سەروەت و سامان و ئەسپ و زێر و زیویەوە هەچی سەروەت و سامانی هەیە لەگەڵ خۆیدا دەیبات بۆ بەرەکانی ڕوبەڕووبوونەوەی ئەهلی کوفر سەرئەنجام خۆی شەهید دەبێت پاشان هیچ شتێک لە سەروەت و سامان لە زێر و زیوەکەی ناگەڕێتەوە بۆ خاو و خێزان و ماڵ و منداڵی فەرمووی تەنها ئەم جۆرە لە جۆرەکانی جیهاد و قیتالکردن لە پێناودینی خوای پەروەردگاردا هاوسەنگە پاداشتەکەی زیاترە لەو کەسانەی کە ئەم دەڕۆژ و دەشەوەی سەرەتای مانگی دیلحیجە بۆ عیبادەت و بەندایەتی و نزیکبوونە لە خوای پەروەردگار دەقۆزنەوە الله ئەکبەر لەم پاداشتە گەورەیە ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ دەفەرمێ ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم ئاراستەمان دەکات بۆچی بۆ قۆستنەوەی هەموو شەوان و ڕۆژانی سەرەتای مانگی دیلحیجە ئەفەرمێ ئەم فەرمایشتە ئاراستەمان دەکات هەڵمان دەنێت بۆ ئەوەی کە مرۆڤ ئەگەر شەوان و ڕۆژانی سەرەتای مانگی دیلحیجە بۆ عیبادەت و بەندایەتی بقۆزێتەوە بە ئیخلاس و نیەتێکی پاکەوە لە خزمەت خوای پەروەردگاردا بێت ئەفەرمێ ئاوەدانکردنەوەی ئەم شەو و ڕۆژانە گەورەترە لە پاداشتی ئەو کەسەی کە چووەتە بەرەکانی جەنگ بۆ غەزاکردن لە پێناودینی خوای پەروەردگاردا پاشان بەسەر و ماڵەوە دەگەڕێتەوە ئێستا بۆمان دەرکەوت فەزڵ و گەورەی و پاداشتی ئەم دەڕۆژە لە چه ئاستێکی گەورەدایە بە چ شێوازێک مرۆڤەکان لە خوای پەروەردگار نزیک دەکەنەوە لەبەر ئەوە خۆشەویستەکانم هاتنەوەی ئەم دەڕۆژە کە ئێستا من لە یەکەم ڕۆژی مانگی زیلحیجەدام فرسەتێکی گەورەیە دەڵاقەیەکی گەورەیە کراوەتەوە بۆ من و تۆی موسڵمان فرسەتێکی گەورەیە بۆ هەموو ئەو براو خوشکانەی کە گریاون بۆ ماڵ ئاوایی ڕەمەزان فرسەتێکی گەورەیە بۆ هەموو خوشکوبرانەی کە گریاون بۆ کەم تەرخەمیان لە ئاس مانگی پیرۆزی ڕەمەزاندا بەو خوشکوبرانە دەڵێم کە کەم تەرخەمیان کردووە لە ئازمانگی ڕەمەزاندا حەقە بگریت بۆ کەم تەرخەمیکردنت لە ئازمانگی ڕەمەزاندا بەڵام ئێستەش ئەم دەڕۆژەت لە بەردەمدایە فرسەتێکی زێڕینە بۆ کۆکردنەوەی زۆرترین توێژ و بۆ عیبادەتت بۆ بەندایەتی لە خزمەت خوای پەروەردگاردا ئەم دەڕۆژە بە شایەتی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم چاکترین ڕۆژەکانی دنیان هیچ ڕۆژێک خۆری بەسەردا هەڵ نەهاتووە خۆری بەسەردا ئاوا نەبووە پیرۆزتر لەم دەڕۆژەی سەرەتای مانگی دیلحیجە دەتوانین بڵێین دەڕۆژی سەرەتای مانگی دیلحیجە گەورەترین وێزگەیە بۆ نزیکبوونەوەمان لە خوای پەروەردگار تاکو دیدار أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم السلام عليكم ورحمة الله وبركاته. الروضة لا تنسى تبليغ سلامي للنبي العربي القرشي